بەری بیسەرانی خۆشەویست لە رادیۆ سەلام لەسەر شەپۆلی 94.3 ئێستا بەڕێز دکتۆر عادل باخەوان سەرۆکی سەنتەری سۆسیۆلۆژیای عێراق لە زانکۆی سۆران لەگەڵماندا دەبێتن لەسەر بابەتێکی گرنگ کە وەکو بڵێن ئیدی هەر کەسێک بڵێن ئەو ناوەی بێتە بەرگوێ ئیتر لەوانە حتا عاجزیش ببێ لە هەرێمی کوردستان وشەی ڕێککەوتن کە لە ماوەی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق چەند جارێک باسی ڕێککەوتنیان کرد تا ئێستا هیچیان بە باشی جێبەجێ نەکراون لەگەڵ جەنابی دکتۆر حەول دەدەین هەندێک باسی ئەم بابەتە بکەین. دکتۆر عادل سەرەتا زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی بەێمەت بەخشی و بابە و پرسیارە دەست پێ بکەین. وەک گوتم لە ماوەی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق چەند جارێک ڕێککەوتن و بەباشی ئەم ڕێککەوتنانە جێبەجێ نەکراون. هۆکارە گشتیەکان چین دکتۆر؟ خۆی ڕاستەکەی ئەو پرسیارێکی زۆر ئالۆزە چونکە ڕاستەخۆ ئەمان باتەوە بەرەو ئالۆزبوونی ئەو دۆخەی کە لە عێراقی پاش فرامسین لە 2023 دروست بووە. تۆ لێرە حکوومەتێکت هەیە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان کە چوارچێوەیەکی دەستوری و یاساییە و وڵاتانی سیستمی ڕژۆناڵ هەرێمایەتی و وڵاتانی سیستمی ئینتەرناسیۆنال وەکو پارتۆنەرێک قبوڵیان کردو و مامەڵایانی لەگەڵاکەن و هەروەها دەستوری عێراقیش دانی پێناوە. تا ئێرە تۆ گرفتت نییە، بەڵام گرفتەکە لەوێوە دەست پێکات کە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە نازانێت لەگەڵ کوێی باغا مامەڵە بکە، لەگەڵ سەرۆک وەزیرانە وەکو دەستگای سەرۆکایەتی وەزیران مامەڵە بکات کە دەستگایەکە دەسەڵاتەکانی زۆر لاوازن، یاخود لەگەڵ دەسەڵاتی ڕاستەقینەی پشت پەردەکان مامەڵە بکە. بەڵام لە هەمان کاتە پرسیارەکەی وەڵامەکە ئالۆستر ئەبێ ئەگەر بڕۆینە پشتی پەردەکانەوە، چونکە ئەو دەسەڵاتی کە لە پشتی پەردەکانەوە دەسەڵاتێکی فرەیە، واتە دەسەڵاتی تاکە دەسەڵاتێک نییە، ئەکتەرێک نییە، حیزبێک نییە، گروپێک نییە، زیاتر لە ئەکتەرێک، زیاتر لە گروپێک، زیاتر لە ڕێکخراوێک لە پشتی پەردەوە ئاراستەکانی دەسەڵات ئەکەن لە عێراقا. بۆیە ئەوای لێ هاتووە کە حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانێت لەگەڵ بەغایە وەکو دەسەڵات و لەگەڵ هاوتەریبەکانیان لە بەغا مامەڵە بکات. ئەوەی کە لەگەڵ کازمیە واژوو ئەکرێ سەدر هەڵی ئەوە شوێنێتەوە، ئەوەی کە لەگەڵ سەدرا واژوو ئەکرێ مالیکی هەڵی ئەوە شوێنێتەوە، ئەوەی کە لەگەڵ مالیکیە ئیمزا ئەکرێ عامری هەڵی ئەوە شوێنێتەوە، ئەوەی لەگەڵ هەرسیانیان ناکرێ مەرجعیەت بە یەک فتوا ئەتوانێ هەڵی بووە شوێنێتەوە، ئەوەشی لەگەڵ هەر چواریانە ئەکرێت ئەکتەری دەرەکی ئەتوانن مداخلەی تیا بکەن لە هەر چرکە ساتێکە بۆ ئەوەی هەڵی بۆشەنەوە. واتە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی بابەتی عەرزی جەنابەت بکەم هەلومەرجێکی نییە، هەلومەرجێکی بابەتی لە عێراقا نییە بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراقی بۆ ئەوەی هەولێر و بەغا بتوانن بگەن بە ڕێکەوتنێکی یەکجارەکی. ڕێکەوتنی یەکجارەکی لە ئێستا و ئێرەی عێراقا جگە لە خەونێکی جوان، جگە لە وهمێک، جگە لە خەیاڵێک هیچ شتێکی تر نییە. و دکتۆر وەک دەبینین ئەو ڕێکەوتنانە تا ئێستا زۆر کورتخایەن بووینە، یعنی دکتۆر بۆچی؟ یعنی ئایا ئەگەر ئەم ڕێککەوتنانە جێبەجێ بکرێن بۆ هەردوو لاش باش نابێ، بۆ هاوڵاتیانی عێراق باش نابێتن؟ ئایا نهێنی پشپەردە وەکو بڵێن هێزی دەرەوەن یاخود هەر لە ناوخۆی عێراقیش کەسانێکن کە ئیتر نایانەوێ خۆشگوزەرانی هەبێت؟ وەڵامی ئەو پرسیارەی تۆ لەوێەوە دەست پێکات کە ئایا ئەو نخبانەی دەستە بژێر و ئێلیتانەی کە بڕیارە ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغا ئیدارە بکەن و بیگەێنە ئەنجامێک لە بەرژەوەندی هاوڵاتیان و بۆ قازانج و خۆشگوزەرانی هاوڵاتیان، ئایا بەڕاستی ئەوان جدین؟ ئایا ئەوان بەڕاستی و بەجددی بیر لە بەرژەوەندی هاوڵاتی و خۆشگوزەرانی هاوڵاتی ئەکەنەوە؟ خودی پرسیارەکە جارە لەوێەوە دەست پێکە. ئەگەر بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارەی کە من لە جەنابەتی یەکەم ئەگەر بگەڕێینەوە بۆ 2023 تا 2020 تەماشاکەی عێراق لە ڕیزی ئەو 20 دەوڵەتە گەندەڵانن کە لەسەر گۆی زەویە هەن،
چەند ساڵێک لەمەوە پێش لە ڕێزی دەگەندەڵترین دەوڵەت بوو ئێستا پلەی هەژدەهەمی هەیە ئەوەیە نزیکەی لە 400 ملیارد یورۆ بله 450 میلیارد دلار لەگەڵی بن بەڕێوە نخبەی بن بەڕێوە کە بیر شتێکەکەنەوە جگە لە بەرژەوەندی هاوڵاتیان بۆیە وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەوەیە بەڵێ ڕێکەوتنی هەولێر و بەها لە کۆتاییە ئەوەی قەقازانشی لێکە هاوڵاتیانی عراقین جاو هاوڵاتیانە لە هەرێمی کوردستان بن یا لە ناوچە عەرەبیەکان بن بەڵام گرفتەکە ئەوەیە کە تۆ کۆمەڵێک نخبەت نییە کە خەونی هاوڵاتی بەجددی هەڵگرت بێت. ئەی دکتۆر کەوایە ئایا ئەو سیستەمەی ئێستا لە عێراق جێبەجێ دەکرێتن سیستەمێکی گونجاو نیە لە بەڕێوەبردننی وڵات؟ گرفتەکە تۆ لەوەیە کە عراقت لەسەر سیستمی فیدراڵی بینا کردوتەوە وانە بەڵام قەیرانی ئەم سیستمە لەوەیە کە خودی ئەو ئەکتەرانەی کە بڕیارە مناڵەن شەرعیەکانی ئەم سیستمە بن باوەڕیان بە سیستمەکە نییە بە زمانێکی تر ئەو نخبانەی ئەو دەستە بژێرانەی کە عراقی پاش سەدام حوسێنیان بیناکردەوە بە هیچ شێوەیەک بیریان لەوە نەکردەوە کە کۆنترایەکی کۆمەڵایەتی گرێبەست و ڕێکەوتنێکی کۆمەڵایەتی لە نێوان عراقیەکانە ئەنجام بدەن بۆ ئەوەی عێراق سەر لە نوێ پێکەوە بینا بکرێتەوە تۆ پرسیار لە خۆت بکە ئێستا کی عراقیە تۆ عراقت هەیە بەس عراقیت نییە ئایا ئەو مەفهومانەی کە شیعەیەک بە عراقی بوونیەدا هەمان ئەو مەفهومانن کە سونیەک بە عراقی بوونیەدات بێگومان نەخێر کورد لە هەموو هاوڵاتیانی تر زیاتر خۆی بە عراقی ئەزانێت بەڵام ئایا ئەو عراقی بوونەی کە لە خەیاڵدانی کوردێکە هەیە هەمان ئەو عراقی بوونەیە کە لە خەیاڵدانی مەسیحیەک یاخود تورکمانێک یاخود شیعەیەک یا سونیەکە بێگومان نەخێر واتە تەنانەت ئێمە ڕێ نەکەوتین عراقەکان نەیانتوانیوە ڕێ بکەون لەسەرەوەی کە چۆن ببن بە عراقی کە تۆ ئەمەت نەکرد چۆن سیستەم ئەتوانێت بڕات بەڕێوە تۆ سیستمێکت هەیە لە ئێستا فەرمووت ئایا ئەو باشترین سیستەم نییە بۆ هەلومەرجی تایبەتی عراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گرفتەکە لێرە نیە گرفتەکە لەوەیە کە ئەم سیستمە خودی ئەو ئەکتەرانەی کە ئینتیمایان بۆی هەیە باوەڕێن پێی نییە لە کۆتاییدا پێم خۆش وەکو بڵین وەک چارەسەر جەنابتان چی وەکو چارەسەر دەبێنن ئایا ئەو ڕێکەوتنانەی ئێستا باز دەکرێن مەسەڵەن ئێستاژ شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان دووبارە چۆ بۆ بەغدا یعنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ ئەمەل بن بێ هیوا بن لەو ڕێکەوتنانە ئایا بەگشتی هاوڵاتیانی عێراق تاکەی چاوەڕێ بن بۆ ئەوەی ژیانێکی سەقامگیر دوور لە کێشەیان هەبێتن چی پێویستە ئایا گۆڕینی سیستەمە گۆڕینی دەسەڵاتدارانە چییە ینی بەگشتی بەڕای ئێوە چی بکرێتن من نامەوێت ببم بە هۆکاری سڕینەوە و لاوازکردنی گەشتبینی لای هاوڵاتیانی عراقی نامەوێت ئەوە بم بەڵام لە هەمان کاتە بۆ کەسێکی زانستی وەکو من و ئەکادمی وەکو من لە هەمان کاتە ناتوانم فێڵ لە هاوڵاتیانیش بکەم بۆیە پێم وایە ئەو عێراقی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەیەوێت مفاوەزات و دانوستانی لەگەڵا بکا بۆ ڕێکەوتن خۆی لە قەیرانی ستراکتۆراڵی گەورەیە ئەژی ئەو قەیرانانە وایان لێ کردووە نە عەبدولمەهدی نە مالیکی نە عەبادی نە کازمی ئێستا و نە حکوومەتی داهاتووی پاش مانگی شەشیش بتوانێت ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە واژوو بکە و 200,000 ڕێکەوتنیش واژوو بکە هەلومەرجی بابەتی ئەوەی نییە کە بەغا بتوانێت ڕێز لەو ڕێکەوتنانە بگرێت بەغا ئێستا حکوومەتی دەوڵەتی عراقی بە پێی زانستە سیاسیەکان ئەڕواتە ڕیزی ئەو دەوڵەتانەی کە بە دەوڵەتی فەشەلهێنرا و کالیفیکیشن کراون چوارچێوەیان بۆ دانراوە ئێمە لە زانستە سیاسیەکانە کۆمەڵێک چوارچێوەمان هەیە بۆ تایبە جیاوازەکانی دەوڵەت باش نییە عێراق ئێستا بە هەموو مانایەک
ئەڕواتە ئەو چوارچێوەی کە پێی وترێت دەوڵەتی شکست خواردوو دەوڵەتێکی شکست خواردوو لەسەر ئاستی کۆمەڵایەتی لەسەر ئاستی ئابووری لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی ئەمنی لەسەر ئاستی سەربازی توانای ئەوەی نییە شتێکی نییە کە پەتۆی ببەخشێت تۆ ئەڕۆی بۆ لای دەوڵەتێک کە خۆی لە قەیرانی گەورایە کە خۆی لە قەیرانی گەورای بێت چۆن ئەتوانێت چارەسەری قەیرانەکانی تۆ بکات بۆیە باشترین چارەسەر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە بە دوای ئەلتەرناتیڤی ترا بگەڕێت. بەڵێ دکتۆر عادل باخەوان سەرۆکی سەنتەری سۆسیۆلۆژیای عێراق لە سۆران زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ ئەم زانیاریە گرنگانە. سپاس بۆی وەی بەڕێز.